راوستاندنا خورشتنی لوی هرمی جبو هلبجاترین ترکیه پارتین سیاسین کردان دکوین ناف چندین اتفاق جدا جدا دا و مزگفتک لباجار سلیمانی روزانه افطاری جبو صدان کسان آماده دکا. سلام و رزين گرم و بخیر هاتن برنامه کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن. ایواریا دو سیشنبه سروک جو بایدن گهشتا ایرلند دست پیکا سردانکا چار روژیا دیپلماسی و جبو بجداری ده آهنگکا مالباتی دا. دوی سردانه دا بایدن ده رول امریکا ده داوی اینانا خوین رشتینین بری 25 سالان لایرلند باکور برچاو بکا لدمیکو او ده سردانکا سوکارین خواه لکومارا ایرلند بکا. اوه یکم سردانویه وکا سروک امریکا. روژا دوشنبه بیروریا 25 سال وگرا رکتنا بناوی گود فرایده کل سال 1988 هات مرکرین و ریکفتنی داوی به دهان سال تندو تیجیان لایرلندا باکور اینا کوته دا 3600 کس هاتن کشتن. ایرلندا باکور کو بشک بریتانیا سال وگراوی بیروریا گرنگ دکا با آمادبونا لاین سرکین پروسی آشتیه هفدمی سردانا سروکی امریکا جو بایدن جبوی وی ولاتی. وزیر دروی امریکا انتونی بلینکن دی بیجا سروک بایدن دی گل دیو باوین روزنامه‌وانی وال استریت جورنال ایوان کیرشکوویچ آخفتیه. کیرشکوویچ روزنامه‌وانی بنگه لموسکی روزنامه امریکا نافدارا لروسیا هاتا گرتن بتاوانا سیخوریه. بایدن به تلفون دیگل مالباتا گیرشکوویچ آخفت لدمیکو برف بلفاز لسردانا که ایرلند و ایرلندا باکور دا. اف پیوندیا تلفونی روژا که بو پشتیکو ریوبریا بایدن بفرمی راگا هاندیکو او روزنامه‌وان به آوائه که نروا هاتیه گرتن. افراغ هاندن حکومت نچار دکا کو نویزگاه تایبتا وزارت درویا امریکی خال پرسا آزاد کرناوی بکا خودی کار به دستیان روسی ایوان گرشوویش ل 29 ماهی آدار الباجار یگاتشن بورگ چوارم مزنترین باجار روسی گرتیا او دبا یکم روزنامه‌وانی امریکی بتاوانا سیخوریه ورا گرتن ج سردمی شر سارورا. و هفته که پشتی سروک بری امریکا دونالد ترامپ لپیش دادگاه نیویورک آماده بوی جبو کو راستی 34 دوزان ببا آلوین براگ دادوری وی دادگاه پشتوانه که ترامپ تاوانبار دکه به دستوردانی در لیکولین دادگاه دا. دوزاکا دادگاه لیدیجی اندامی کنگرس جیم جوردن دبیجا کو کنگرس دستالات لسر دادگاه تاوانا نینا و نکاره چافدیریا وان رنگا دادگاه کرنان بکه. با آلیو خفا او اندامی کماری جواتا نونران دبیجا اوه گالتا جاریه یعنی تنازع پیکرنا ولاد وی تیدگاه و هر جبر وی چندی جی ام دخوازن زانیاریان جدادوری دادگاه من هاتن ورگرن لی دادور الون براک دبیجا حولا جوردن تولستان دنکا سیاسیه. و دزگهین آسایش اجتماعی امریکا وزارت دادیا امریکا لیکورینا دکن لسر اشکره کرنا دهان بلگنامه نهینی وکا مزنترین و خرابترین دزپی کرنا نهینین حکومت امریکا ده چند سالین بوریده. چی دەزانین دەربارەی دوایین دزەپێکردنی نهێنیەکانی ئەمریکا؟ دەستگاکانی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و وەزارەتی داد لە کۆششدان بۆ دیاریکردنی سەرچاو و قەبارە و هەستیاری ئەو شتەی کە پێدەچێت ڕشترین دزەکردنی هەواڵگیری ئەمریکا بێت لە ساڵەکانی ڕابردوودا. پێدەچێت بەڵگەنامەکان زانیاری لەسەر هەموو شتێک لە شەڕی ئۆکرانیا تا بەرنامەی چەکی کۆریای باکوور و پەیوەندیەکانی فەڕەنسا لەگەڵ ئەمریکا لەخۆ بگرن. بەدڵنیایی ئەوە دەتوانین بڕین تا ئێستاکە ئەمە یەکێکە لە زیان باشترین دەزەپێکردنی هەواڵگەری لەم سەدەیەدا. بارنزیکەوە بڕواینە هەندێک لە ئاشکراکردنە سەرەکیەکان هەستیارترین ناوەڕۆک ئەوەیە کە پێدەچێت زانیاری ئۆپراسیۆن بێت سەبارەت بە شەڕی ئۆکرانیا لەوانەش وردەکاریەکان سەبارەت بە لاوازیەکانی بەرگری ئاسمانی وڵاتەکە. هەروەها پێشبینیش هەیە کە چین چۆن وەڵامی هێرشەکانی ئۆکرانیا دەداتەوە لە ناوخۆی رووسیادا. هاوکات وردەکاریەکانی گفتوگۆیەکی ناوخۆیی کە گوایە لە نێوان بەرپرسانی کۆریای باشووردا سەبارەت بە فشارەکانی ئەمریکا بۆ سەر سیئۆل بۆ یارمەتیدانی دابینکردنی چەک بۆ ئۆکرانیا. جگە لە شەڕی ئۆکرانیا زانیاری لەسەر توانای
ئەتۆمیەکانی ئێران و تاقیکردنەوە موشکەکانی کۆریای باکوور هەیە. هەروە ئامانجە ئەمنیەکانی فەڕەنسا لە ڕۆژئاوا و ناوەڕاستی ئەفریقا دەکەونە ژێر چاودێر و هەڵسەنگاندنێک کە ئەنجام نەدراوە. Many pages are serial intelligence reports. نزیکەی 20 لاپەڕە راپۆرتی هەواڵگەری زنجیرەیین کە لەلایەن دەستگا جیوازەکانەوە ئامادەکراوە. راپۆرتی زنجیرەیی بریتیە لە راپۆرتێکی پۆختەی یەک پەرگراو لەسەر پرسێکی دیاریکراو لە وڵاتێکی دیاریکراودا. 20 لاپەڕەکەی دیکە هەندێک لاپەڕە نەخشە و نوێکاری جەنگن لە ئوکرانیاوە. ئایا بەڵگەنامەکان ڕاستەقینن و چۆن دزایان پێکراوە؟ وێنەی بەڵگەنامە چچولۆچەکان لە پلاتفۆرمەکانی سەرانسەری ئینتەرنێتدا بڵاوکراونەتەوە لەوانە دیسکۆرد، چانفۆر، تەلێگرام و تویتر. بەرپرسانی ئەمریکا پێیان وایە زۆربەی ئەو مادانە ڕاستەقینن، بەڵام پێدەچێت هەندێکیان گۆڕانکاریان بەسەردا هاتبێت بۆ ئەوەی خەمڵاندنەکانی ئەمریکا بۆ قوربانەکانی ئۆکرانیا لە گۆڕەپانی شەڕەکاندا نیشان بدەن و ژمارەیەکی کەمی کوژراوەکانی هێزەکانی رووسیا پیشان بدەن. It appears that whoever had access to the files had them in print form. پێدەچێت هەر کەسێک دەستی بە شێوەی چاپکراوی فایلەکان ڕابگات، ئەگەرنا بۆ چی وینەیان دەگرێت و دواتر وینەکان بڵاو دەکاتەوە. ئەو باواتای ئەوەیە کە دەتوانین بە سادایی سەیری بکەین، دەتوانرێت ڕاوەی ئاسایی بۆ بکەین، وەکەوەی کەسێک دەتوانێت دەستی ڕابگات بە کۆمەڵێک بەڵگەنامەی نهێنێ یان کەسێک دەتوانێت دەستی بەو جانتایە بگات لە یەکێک لە ئۆتۆمبیلەکاندا. دەزانی هەر چیەک بێت دەکرێت هەندێک ڕۆنکردنەوەی زۆر ناسایی هەبێت سەبارەت بەو بابەتە. دوای هەموو ئەو شتانە ئەمە شتێکی نائاساییە، واتە دزەپێکردن یان دزەکردنی زانیاری نائاساییە. ماڵپەری بنکۆڵکاری سەرچاوی کراوی بلینکات و دەڵێت بەڵگەی دۆزیوەتەوە کە بەڵگەنامەکان یان لایەنی کەم هەندێکیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە مانگی 3 یان تەنانەت لە مانگی 1دا بڵاوکراونەتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. لە هەفتەیە بۆری خۆرتەکی ئێریش کرە سەر ئیمامەکی مزگەفتەکە ویلایەتە نیوجەرسی لە ئەمریکا. گەلک چالاکبانی میدا جیواکی لە گەلک جیهان ئەو ڕوودان وەکە ئێریشەکە ئەمریکیان لەسەر مسلمانان لە مەها ڕەمەزانی داهێناسکردن لێ دەرکەت کو ئەو خۆرتی ئێریشگیری تورکیا هاتیە و بە قاچاغی نو هاتیە ئەمریکا. بەیانی دەنگی ئەمریکا لە نیویۆرکی سینان توش دەمیر پتر ئاگەهی کۆمکردنە و نەها بەمەڕایە سونان دەم باش ینی ئاگەهین تا کۆمکردین لەسەر وێ ڕوودانی چ نەشمارە بێژی. بله روز باش داخل وکی کوته زانین چند روز بری روز یکشنبه ساعت نویج صبحی بود 5:30 بود لوی دری او مزگفت کنه ها و نپش مدبینن لوی دری گلین امبیجن مروین و در و دورا وی مزگفت دیجین جبون نویج صبحتین لور مرویک جدنا وان کسان دابو لی امبیجن نشکه و دستی وی دکرک و گوتنا پلیسان دو کری هبیه نشکه و ایریشی ملای وی مزگفتی دیگه پشت حزدیکه بر اولی امبیجن وی دمی دوی مزگفتی دا نزید 200 کس هبون. وان مروبانه او ایرشکار گرتن ناوی ویجی شریف زوربای لگور گوتنا پولیسان ده پولیسین لپدرسن امنها لنیوجرسی تاغا پدرسن نواکی کوتی زانین پدرسن وقت تاغا مروبین امبیجن گلکی وان روجلاتا نابین و گلی ترکی دویداری دجین دو پولیسین پدرسنی او سروکشانداری پدرسنی لویداری داخویانی کان دوید داخویانی تا گوتن کو ام مروب 32 سالیه جی ترکیه هاتیه لگور گوتنان سال و سال اکنی بری هاتیه لویداری روزای دوشنبه دozgeh giştî da hate darizandin lê em bêjin biraya giştî da em bêjin hûrgulî nehatin parvekirin. Başesînan ew dibêjin darizandinê roja belê ew dibêjin çi bû sedemê hindî ku ew xort êrişî wî îmanî bike ji ber çi? بله نها لیپرسین هیچی بردوام دکه وقت میگو هیچی امبیشن هورگلی برای گشتن نه هات نه پاردکن لی دو پلیسان پرس کنفرانس ده اف گوتن گو لیپرسین ده هاتیه کردن دوی لیپرسینی دا گوتیه کو دوی مزگهی دا امبیشن ملای وی مزگهی جبون ناوی امبیشن بناوی اسلامی پرا برابر هفدکه اجی لهمبر ویمه و من ایریش روزک پیشیا
روجك أولي من بلان كربو از حاتم لبر لي أم دكان أبي بيجن هورجلي هجي دنكد نبش لبرسينين وي بردوام دكن روجا بينشمي جي وي دارزاندن وي ورا بردوام كرن أم دبيجن روجا بينشمي أو دماكو هورجلي ورن أم دكارم بيتر آگاهيان ور بكرن وبيبينن كا أب إيرش شما كريه باشا سنان يعني او امام قد بريندار بويا يان ناكاري بخو بجهيني بونمونا يعني بيشينا بله داخل او ملای لبر امام لبر جستیو خو دو جارا کراوا هات بریندار کرن لی برن نخوشخانه نهاد نخوشخانه دا ام بیژن دبینه حد قدر دبیژن هفته کی لبر به لی ام بیژن مترسیه کویا جیانا خوش دستاینی ویگاوی لگور گوتنا دکتور نوی دری تونه بله سنان توش دمیر پیامنه دنگی امریکا لنیویورک نه لنیوجرسی بول پیشوی مزگفتا کو خورته کی ایریشی امام یعنی ملای مزگفتی کری آگهین بتردان مگر کی سپاس سنان واشنطن برنامهی ئەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. محاكي بري هالبجاترين سروكاتي وين برلماني لتركيا هفركين سركين يعني هفركي سركي سروك رجب طيب أردوغان كمال كلش دار أغلو لبيش جوينا كمازن يا دهان هزار بشتواني نخوال باجاري چانكالي باكوري روش آواي تركيا آخفت رابرسين نو خويادكن كو اف دور ركابرين سركين سروكاتي جناف چار نامزدان قالكي نيزيكي هفن لهنك راورگرتن خويادكن كو نامزدي وان شش بارتين ركابريه كمال كلش دار اوغلو دي دقرا دوم اهل بجاتنا دا سركفتني بدست بيخا هرچا و همولاین سیاسی و اتفاقین پارتین جدا جدا چالاکین خواه گرم دکن هر یک با آوای خواه تایبت لی بی یک مبستی او جی بدست خستنا پشتوانیا دنگ درانا ایوب دمیر پیامنی دنگ امریکا لانکری وینه چالاکین نو ین هلبجاتنا نشامده ده ایوب فرمو دخیل دو جخواه نامزدین هدف پارلمنتوی یکی کاتن داناساندن پشتویجی او بلاوی همو ترکیه بون ایروجی هوداپار که دناو اتفاقا کوماری دا بشتاری هلبجارتنه دبه هوداپار جی استراتژی خواه ویزیون یا هلبجارتنه دیار کر دوی دری دا راگهاندن کو آرمان جوان اوه کو سر کومار رجب طایب اردوغان پشتگیریه بدن و دالیه دن دا جی هودا پاره تخنا پارلمنتوی جوخه چار پارلمنترین هودا پاره هیه دناب اتفاقا کوماری دا بله ايوم ام دزانن بارتين سياسيين كرداجي لسرچن اتفاقا هاتنا دابش كرن و جروبين جدا جدانا ما تخواست تشمر بيجي او چنه و چوايا دخل راستی پارتیین کردان دناو اتفاقی که دا تواهی جی ناگرن جخوه پریوان ام گاوا تماشه دکن دناو جدا جدا اتفاق دا نه مثلا هودا پار اتفاق کوماری دایه دیسا ام بیجن ده حادث ببوره ve deri daim disa temaşe dikin gelek partinin dinci cida ittifaka da cidigirin le rasti vi alida me rapor ek amade kir em evi temaşe dikin ka ve deri da çi diyarlı be Partiyu ittifaqên ku beşdarî hilbijartinê dibin lîstên xwe dan li jineya hilbijartinê ya bilind YSK'yê. Ev lîsteyana heta 18 Nîsanê dê bibin lîsteyên veber. Divê hilbijartinê da 36 partî û 4 ittifaq, İttifaka Komarî, İttifaka Netewî, İttifaka Ked û Azadiyê û İttifaka Ata beşdarî hilbijartinê dibin. Hêzên Kurd her yek di nav îttifaqên cuda da cî digirin.
با اوایکی وبر HDP بناوی پارتیا چپ یا کس دناو اتفاقا کدو آزادی دا پارتیا دوزا آزاد هداپار دبن سیوانا اتفاقا کوماری دا پارتیا آزادیان و ماف حق پارجی بنتنا سری خواه دکوه هلبجارتنه. هر سه پارتین کرجی سده ماوی جداتی جدنگ امریکا را لگوری نرین خواه وگوتن. ام سر د اتفاقات دمشنیک اتفاق کردستانی و کردواری همه نرینین کردستانیا کردستان و کردا پارتیا وان حزبی وان دوغازن نو سیوانه HDP بحوینین علی دجی لترکیه مروین چپکر سوسیالیست پارزوانین مافی مروان دوغازن بن و سیوانه دا بحوینین. هداپار خودواری چاره سرکرنا پرسکریکا کردو سیاستا ترکیه دا HDP دور دبینه. او زیدتر چاره سرکرنا پرسکریکا کرد دناف خطا اسلامی دا دبینن. هداپار دناف لیستا اتفاقا کوماری دا بشتاری هلبجارتنه دبه. ایرو ما قرار خود داییه سر هلبجارتنه سر و کوماری دا امید بسده پیشگیری رجب طیب اردوغان باوری ما نه استراتژی ما seçimi ne meydanına mel dünyayı ne meydanına mel perskiriye ki Türkiye ne meydanına mel perskiriye ki çare serkirna Kurda ticari haftu ne gitne ne vakavın ema HDP dibijim Hakpar jibo çare serkirna perskirika Kurd federasyonu da xwazdike divi wari da xwejnerina HDP gelek durdibine liberviji bitena seri xwe beştari hilbijartine dibe Sedema ve yekeji seroke giştiye Hakpar'e düzgün kaplan vaad yardike. Cudatiya me o nerina me ittifakan küçük cudaya. Yani ittifak emdi bejim mesele her mezun meseleyi Kürde. O 7. meseleyi Aleviyan. Yani devlet ne devletik vak layık. Ji meseleyi Kürde emdi bejim vek federali avabbe. Nuha kavako me ittifak adı neren ittifak tu projeye van tune. Rewşenbîr û pisporên Kurd radigînin ku eva 7 salê ku Kurd di nav siyaseta Tirkiyeyê de nebûne yek. Ev yekşî hêza wan di nav siyasetê de dabeş û lawaz dike. Ji vî jî herî zêde AKP û partiyên din feyde digirin. Hudapar îro di daxuyaniya xwe da behsa mesela Kurd jî kir rastî me jê pirsî mesela Kılıçdaroğlu dibêje ku em ê bi vê meselê li parlamentoyê çareser bikin gelo hûn jî parlamentoda wê alîkarî bidin an tiştekî wiha gotin ku herkî ji bo mesela Kurd tiştekî erênî gaveka erênî bavêje em ê jî piştgiriya wan bikin. Belê. Ayûb min dixwast bi Kurdî tişmirbêjî yanî ev mesela dabeşbûna li yanî siyasî û partiyên siyasî yên Kurda li ser wan tifaqên cuda cuda. Wê karîgerî hebe li ser jimara dengên ku ew bi dest dixin di helbijartina de yan jimara endamên ku ew bibin parlaman? Dexil rastî vê derê da yani bibêne vê girse herî mezin tedî ittifaka em bêjin kedo azadiyê derdikeve pêş. Mesela vê derê da ittifaka kedo azadiyê rastî hêjî wek pirsekê ye jî wê dengê xwe bikaribe bilind bikiye an jî daxîne wek berê bisekine evana hê wek pirsan mirov nikare sedaset bersiva wî bide. Lê di aliyê din da mesela Hudapar dibêje ku îro jî diyar kirin dibêje ku em dixwazim biçin parlamentoya armanca me ye stratejiya xwe jî him çareserkirina mesela Kurd da diyar dikin him jî aliyê din da. Lê dengê wan da wê zêdebûnek bibe nebe an jî ittifaka komarî li ser wan bandorokê erênî an jî neyînî daxîne hê tiştekî vebir diyar nabe. Rastî li gel Hakparê jî dîsal qise kir yani serokê Hakparê armanca wan heye ku divê hilbijartinê da dengekî bilind bigirin û di nav qada siyasetê da jî ji xwe ra ciyekî nû vê bikin. Ayûb Demîr Peyamîrê dengê Amerîka li Ankarê bi me re bû gelkî spas Ayûb. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه
نهج درن سوری ایرانی اسرائیلی و روش آوایی گوتنا رویترسی کو ایران دگل گهاندنا عالیکاریان جبو دورن ارتحجی لسوریا چکو کرستین سربازی گهاندنا سوریا هف بیمانا خواه یا استراتیجی وانجی دران گوتیا آژانسا رویترس آرمان جوی کاری جی پشتوانیا بحث کرنا بروانیا ایران دجی اسرائیلی بو ده عردی سوریا دا و بحث کرنا رژیم بشار الاسد جی وانجی دران گوتیا کو پشتی ارتحجا باکوری سوریا و ترکیا رودای صدان کشتن فروکان جی ایرانی بر فروخانین حلب شام و لازقیه دست بیکر جبو گهاندنا آلیکاریان بو دمی هفته دگلوان آلیکاریان کرستی پیشکتی ین پیوندیان و پاترین رادار و پارچین یدک بو نوکرنا و پلانا داراشتنا سیستم بروانیا اسمانیا سوریا کجا آلی ایرانی و هاتیا دابین کرن دشر نافخویی ولاتی دا لا هەوڵێکی دیکەدا بۆ کۆنتڕۆلکردنی زیادبوونی ژمارەی ئەو ژنانەی سەرپێچی یاسای جلوبەرگی زۆرەملێ لە ئێران دەکەن دەسەڵاتداران کامیرا لە شوێنە گشتیەکان و ڕێگاوبانەکاندا دادەنێن بۆ ناسینەوە و سزادانی ئەو خانمانە زانیاری زیاتر لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادا دەبینین. کاربەدەستانی پۆلیس لە ئێران دەڵێن بە مەبەستی ناسینەوە و سزادانی ئەو ژنانی سەرپۆش لەسەر ناکەن بۆ ئەو مەبەستە کامێرا لە شوێنە گشتەکاندا دادەنرێن. شایانی گوتنە ئەم هەنگاوە هەوڵێکی زیاتری کاربەدەستانی ئێرانیە بۆ جڵەوکردنی ژمارەی هەتا دێت ڕوو لە زیادبووی ئەو خانمانەی کە بەرهەڵستی ڕێساکانی پۆشینی زۆرم لێ دەکەن. لە ڕاگەاندراوێکدا پۆلیسی ئێرانی گوتی سەرپێچیکاران پەیامێکی ئاگادارکردنەوەیان سەبارەت بە ئاکامەکانی نەپۆشینی سەرپۆش بۆ دەنێردرێت. هاوکات ڕاگەیاندراوەکە دەشێت ئەم هەنگاوە بە مەبەستی ڕێگریکردنە لە دژایەتیکردنی یاسای حیجاب جێی ئاماژەیە ئەم هەواڵە لە شەقامەکانی تاران بە ساردیەوە پێشوازی لێکرا. خب ما برای اینکه حقیقتا این بەڵێ ڕاستە کە پێویستە تو پابندی یاساکانی حیجاب ببیت بەڵام شتێک بە زۆرم لێ بسەپێنرێت هەرگیز خۆش نییە. بە دڵنیاییەوە پرسەکانی دیکە زۆر گرنگترن وەک بابەتەکانی ئابووری و هەروەها بارودۆخی هاووڵاتیان. بە گوێرەی یاسای شریعەی ئیسلامی ئێران دەبێت ژنان قژیان داپۆشن و جلوبەرگی سەر تاپا و دەڵب بپۆشن. بەڵام لەو کاتەوەی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵان لە نێو گرتوخانەی پۆلیسی ئاکار لە تاران گیانی لەدەستدا لەو دەمەوە ژمارەیەکی هەتا دێت ڕوو لە زیاد بوو لە خانمان سەرپۆش ناپۆشن. لە ئاکامی مردنی مەحسا ئەمینی هێزەکانی ئاسایش لە ئێران بە توندی سەرکوتی ناڕزایەکانیان کردووە هەرچەندە مەترسی ئەوە هەیە کە ژنان دەستگیر بکرێن بەڵام هێشتا بە زۆری ژنان بەبێ پۆشینی سەرپۆش لە فرۆشگاکان و ڕێستورانت و هەروەها مۆڵەکاندا دەبینرێن. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بۆ شیکردنەوەی پێشاتەکانی پەیوەست بە ئێران بە تایبەتیش هەواڵی گواستنەوەی چەک و کەرەستی سەربازی بۆ ناو سووریا لە کاتی گواستنەوەی یارمەتی بۆ لێ قەوماوانی بوومەلەرزەکانی مانگی دوو لە سووریا میوانداری بەرێز ئارێز ئەنداریاری ڕۆژنەمەنووس لە سوید دەکەین. ئەم کاتت باش کاکە ئارێز یعنی حەزم دەکرد بەو پەیامەی ئەوڕۆ کە دەرچووە کە سووریا ئێران چەک و تەقەمەنی و ئیتر دەستگاکانی سەربازی گواستوتەوە بۆ ناو سووریا. یعنی بۆ چۆنی تۆ لەمەر ئەو هەواڵە چییە؟ بڵێ پێشەکی سڵاو دیارە پەیوەندی ئێران و پەیوەندی سووریا پەیوەندیکی زۆر استراتیژیکە دەگەڕێتەوە تەنانەت بۆ پێش بەهاری عەرەبیش و لە ڕووی ئیدۆلۆژی تەشەیوعەوە کۆمەڵێک مەرقەد و تێمپڵی کەسایەتی شیعە لەویایە کە ئێرانیەکان هەردەم هەوڵیان داوە بە شێوازێک پیرۆز گرنگ پەیوەندیەکان زەسەد و دواتریش لەگەڵ بەشارە بەستێکی بەرفراوانەوە بەڵام دوا بە دوای شۆڕشی بەهاری عەرەبی شۆڕشی کە لە سووریا دەسی لە 2011 بەرەوام لا ئێران سیاسەتێکی ژێۆپۆلیتیک سووریا پێیگە و جێگەیەکی زۆر هەستیاری هەیە دراوسێ ئیسرائیلە بە تۆ بارسکەم بۆ دەریای ناوەڕاست وە کۆمەڵە خاڵێکە کە سەرنجی ڕاجی
کاکارز بەداوای بودنەوە دەنگەکەت دەبڕێ نازانم لای من دەنگەکەت ساف نییە بەڵام حەزەکەم زیاتر کات بدەم بەس لەسەر ئەم بابەتە قسە بکەیت. بەڵێ بەڵام دوێنێش هەواڵێکی تر هەبوو کە رووسیا دەستی کردووە بە بازرگانی نەوت و ئەوە لە نێوان ئێران و رووسیادا یعنی مەبەست لەم هەنگاوێکی بەم شێوەیە چۆن دەبینی یان شیکردنەوەی جەنابەت خوندنەوەی جەنابەت بۆ ئەم هەواڵانەی کە بە پەیوەست بە ئێران یعنی دیسانەوە لە لای رووسیاوە کە هەردوو وڵات هەم رووسیا هەمیش ئێران وەکو دەڵێ ئەمبارگۆی جیهان لەسەریانە. بڵێ ئەگەر دیارە من ئەم جارە دەنگی بەڕێسم لانەوە من مایکەکەم ئەوەم لابێت ئێستا دەنگت زۆر باشە کە پەیوەندیەکانی سووریا و ئێران پەیوەندێکی استراتیژیکە ئێران بە ئەگەر دەنگەکەم چرا زۆر بە کورتی لەەوە یەک لە قاوارزکەم لە مەودە 2011 بەرەوەم لە بەردەوام هەوڵی پێداوە کە ئەو سپای کە دروستی کردووە لەوێت بەناو سپای فاتیمیم کە پێکاتوە لە سەربازانی ئەفغانیا و ئەفغانیانەی کە لە ئێراندا دەژین پرچەک بکات و وەستە شاران و ڕاوێژکارانی سوپای پاسداران و فەیلەقی قودس لە سووریەدا بوونیانە بۆ بەردەوام چەک و کەرەستەی سەربازی ڕاگوێزی سووریە کراوە چە لە ڕێ ئاسمانیەوە بێت چە لە ڕێ عێراقەوە بێت لە ڕێ حەشتی شابی و لە ڕێ سنووری وشکانیەوە بەڵام سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان سووریە و رووسیا و ئێران بەڕاستی لە پرسیارەکەت باس چێ نەگەشتن کاکتەلین ئەگەر ببوورە دوێنێ هەواڵێکمان هەبوو باس ئەوە دەکاتن کە رووسیا دەستی پێ کردووە بۆ بازرگانیان فرۆشتن یان ناردەی نەوت بۆ لەگەڵ ئێرانە مەبەست ئەوەیە ینی خوندنەوەی جەنابەت بوو ئەوەی کە ئەم دوو وڵاتە ئەم هەوڵە بازرگانیان هەبێ لە کاتێکدا هەردوو وڵات لەژێر ئابلوقەی جیهاندادان. بەڵێ وە لە ڕاستیدا ئەمبارگۆکانی سەر رووسیا تازەیە دیارە پێشتریش هەبووە بەڵام نەبوو ئاسە بەرفراوانە لە دوای شەڕی ئوکراینیا ڕێژێکی زۆرتر ئەمبارگۆی ئابووری تیجاری خراوەتە سەر رووسیا لە لایەنێکێتی ئەوروپا و لەلایەن ئەمریکاوە ئێران کە پێشتریش هەبوو بەڕێزیشتان لە بەرنامەکاردانا بەدەیان جارەماژەتان پێداوە کە مەسا ئەمبارگۆکانی سەر ئێران لەوەتی هاتنی شۆڕشی گەلان یا هاتنی سیستمی کۆماری ئیسلامی ئێران تاکو ئێستا بەردەوام بووە جارنا کەم جارنا زێدە بەڵام ئەو پەیوەندیە لێرەدا گرنگیکی زۆر زۆری هەیە مەسەڵەن هەندێک لە خەبەرگە هەواڵێنی ناوخۆیەکان ئێران تەنانەت باس لەوە دەکەن لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا کە کۆمەڵێک لە لاکچریەکان لە ڕێگەی ئێرانەوە دەگوازرێتەوە بۆ رووسیا مەسەڵەن لە ڕێگەی وڵاتانی کەنداوە لە وڵاتی باران وەزەتی وڵاتە دەربازی ئێران دەبێت دەوێژە دەربازیەوە دەبێت دەربازی رووسیا دەبێت وە بێگومان بەڵکو لەبەرەوەی کە ئێران دەستڕەسی هەیە بڵین بە ئاوا ئازادەکان بە ئاوەکان زۆر بە سانایی دەکرێت کە رووسیا هۆڵ بدات بەشێک لە نەوتەکانی مەسەلەن بە مەوادی پەترۆشیمی و نەوتی لە ڕێگەی ئێرانەوە هەناردەی بازارەکانی ئاسیا بێت لەبەرەوەی کە بازارەکانی ئەوروپا بە تەواوەتی بارگای خسووت سەر و ئەمریکاش کە بلۆکراوە پەیوەندیانە نییە یان نەگەریشە بێت زۆر زۆر دەمە بەڵام ئێران وەکو دەواازەیە بۆ گواستنەوەی کەرتی وزەی رووسیا ئالم کاتەدا بەپێ و پەیماننامە استراتیژیانی کە لە نێوان ئێران و رووسیادایە و بەتایبەت لە دوای دۆسیەی ناوەکی و زێدەتر لە کاتی شەڕی ئۆکراینیا بەرفراوانتر بووەتەوە داستێک کە مەسەڵەن ئێران چەک هەناردی رووسیا دەکات ئەمبارگۆکانی سەر رووسیا دەبێتە هۆکار بۆی کە هەردوو لا بتوان لە ڕێ ئەو شەریکە سووریانەوە ئەو شەریکە ڕوونکەشانەی کە دامەزراوە مەسەلەن بتوانن کە ئەمبارگۆکانی دنیا ڕۆژاوە کەرەستە و بەرهەمەکانیان بگەینە دەستی مشتریەکانی خۆیان دەمویست باسی بابەتی پەیوەندیەکانی ئێران و عەرەبستانی سعودی بکەم کە ماوەیەکە داونوساندن هەیەەوە دەوترێکە لەم هەفتەیەدان هەفتەی ڕابداهاتوودا باڵوێزخانەکان بکرێنەوە لە پەیوەست بەوە هەواڵێکی میسووە کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا جاک سەڵڤن لەگەڵ محەممەد بن سەلمان قسەی کردووە لەسەر ئەم بابەتە بەڵام دیسانەوە لە هەواڵێکە وتراوە کە محەممەد بن سەلمان گوتوێتی قەت ڕێگا نادەن ئێران ببێ بە خاوەن چەکی ناوەکی یعنی لە کاتی پەیوەندی دیپلۆماسیەکان دەگەڕێنەوە ینی ئەم نەوە ڕاگەیاندنە چ پەیامێکە بڵێ بێگومان جێک سالیوان ڕاستە و پچاپێکوتنی لەگەڵ وەلیعهدی سعودیەدا هەبووە یەکگە دیارە گرێدراوی بابەتی ڕێککەوتنەکەی نێوان
روس سعودية وتشاينا كا سعودية وإيران كلماوي رابردو دائما بينما لا تشاينا لا سياسة كماري تشينا ريكوتني كان واجوك لا أساسي بيمون تسبيكنوي دبلوماتيك كانوا كردنوي وأمباس بلين بالوس خانة كان كأفتي رابردو جداركي تكنيكي دبلوماتيك لنوان هر دولة دا بو بوچونيتي كردنوي أو بالوس خانانا خويل أساس دا بيوندي نوان سعودية و إيران بيوندي إيديولوژيك بيوندي هجمون جراني دنيا تشيع ودنيا سنة لا راسيدا ودمك كأو بيوندي أنا جارنا دا بزين عشان زور بخوي بينو بويا مروف دتوانه بلد أستي سياستي إقليمي لهارمك مسألة العراق مسألة اليمن مسألة كندا بابتي بتوبلم الشيعة كاني السعودية بابتي كاك عارس كاتا كمان زيادة رقمان بينادا بريز عارس اندارياري روجنا منوس للسويد لقل مع ابو زورزو سپاس ببرست زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان لگورا هنگ بلگنامین لدادگاه که تمار کری عراق داخواست جدادگاه که فدرالیه امریکا کریا بریاره که نافبری عن نافبری کرنی جیب که کولی دیجی ترکیه بو پیوندی بهنارتنا فروتنا نفتا هریما کردستان عراقی بو بریکا بورین بندرکی ترکیه لگورا بریاره دادگاه نافبریا جورا بازرگانیا نفنتوی لمهابوری دویتن زیانا عراق دوسیه که کو بغداد لديجي أنقرة تمار كري ورقرا يعني وردان جبركو تركيا ريدا حكومتها هريما كردستان عراقي بي رضامندية بغداد نفطي بفروشة جسالة 2014 حتى 2018 دوسي اكو عراقي دادگاه فدرالية هريما كولومبيا يا أمريكي داخواز دكا كو أمريكا بناسيني ببريارة داوي جورا بازرگانية فرنسا بكا وبندن برياري جي بكا أري أف دوسيا نفطي وريكاتين الحكومة العراقي دقال تركيا جبو سرجنو دس بكرنا فروتنا نفط عراقي دي ببن صدم كو عراق دف جهالوستي خوي تند لهمبر كارين شكدارين تركيا داري مع كردستان عراقي دا وبالتعيبتي جي ريشا حفتيابوري لسر فروخانة سليمانية بردا دفع العراق تشبك حتى تركيا اوبراسيون خد هريمه دا راوسينه دكتور كاميران برواري مع مستال زانكويا دهوكي نهار راسوخا جدهوكي بمره يا دكتور كاميران قالك سباس جبو دميوا تبيجي اف مساله فروخانه سليماني بونمونه ببا قربانيه ريكاتين بازرگاني مثلا نفتدني بر العراق وتركيا دا بله از باورم همی روشک حسادا بزافته تکرنه که دما کارکی تروریستی مازن سر استکی بلند ده تکرنه لهم برویجی دیپلماسیت کا نرم تیت پیراو کرن و پشرا هندک اتفاقیات نکرنه و بگمان جی اوا مدین توی قناعته کو او کار تروریستی جی ده همان دمدا به هفکاریا چند لایکان تنکرنه اگر افتشتي هاتيا كرن الفروكة خانة سليمانية لديف بيرو برنامج ويا سايت عراقي ويتناف دولتي ويتهرما كردستان جي بتش أوايا كي نحن قبول كرنه وأبا جبلي هندك وبيشيل كرنا سلوريا عراقية أبا تعدايا كراستا خويا لسر خلكي باشور كردستان ولسر عراقي بكشتي. دكتور كاميران نتخاص أزبزانم يعني أوجي فيني ندوه لبغداد دني برا حكومتها شيع سوداني داد قال جيجري سرك وزيران قبات طالباني كوج عالي يكتي قال الهندي جي وفدكي تركيا اللي ودربو يعني تشوان جفينان دركتيا عم تشوي جزان از باورم لسر دوزا کردی پلانگیریت مازن هنه و هزولانت کردستانی جی هندکتوان پلانگیریا دا بجدارن
بەداخەوەن حکومەتە سوودانیژی دەبێتن خواهێدی هێدی وەکی کازمی خوانێزیکی تورکیا بکات و ئەگەر وا بکات ڕاستی دەبیتە بە پێنگاوێک هەم بوو شکستنا حکومەتە کازمی هەمش دەستدانا وێ سەروەری ئامای بەتایبەتی ئەگەر بازرگانی گەل تورکیا زێدەتر لێ بهێتن و ئەف ڕەوش دێ ئالوستە لێش بەرکو ئەگەر هەوڵ بدەن ئەبێ تاوانێ بەشێرن هەرچی لایەکی بیتن بێگومان دێ بوومەدیار بیتن کو ئەو لایەت هەوڵ دەدەن بێ تاوانێ بەشێرن و پەیوەندیار گەل تورکیا ئاساییکەن کو ئەبخەڵ دەستپێکێژی بەشدارن گەل بێ تاوانێ جبەر بێ چەندێ دەبێتن ئەف تاوانە نەهێتە بەشارتنێ و بێتە مەزنکردنێ پەرلەمانە عێراقیدا و دادگەهێر عێراقیدا و دادگەهێر لەهایە نەتەوەیدا لێپرسینش تورکیا بێتەکردنێ نەر سەر vê tawanê bitinê belkul ser tawanê dijî yê hevşêwayê divê ew ê Kurdistanê û Ewropa û Rojhilatê navîn dihên kirin. Balê. Dr. Kamiran me dît ku Amerika û Pentagon jî bi aşkarî dibêje ku sê kar bi destên wan yan sê Emerîkî li Silêmanî bûn li Firoxanî bûn li demê ku ew êrîş hatiye kirin. Çiş Emerîkiyan tê xwastin bû van meselan bi taybetî jî ku ew hêz li wir bûn ji bo mesela şerê Daeş û tîrorê. Helbet tiştîş Emerîka tête xwastin zor e ji ber ku evrûke Emerîka serkêşiya hevpeymaniya navdewletî diket pitir 67 dewleta tê de endamin. Dîsan jî asmanê Kurdistanê û Iraqê bin destê Emerîka veye û Emerîka rêka NATO karîgeriya xwe li ser Tirkiye jî heye. Bes em dibînîn Tirkiye awayekê sîstematîk di jehetiya Emerîka diket û serokê Tirkiye dibêjîtin em ê van hilbijartina da dersekê bideyne Emerîka ku çi cara ji bîr neket. Ya ser Emerîka ew terorîsta gel aştîxaza jêk cuda biket. Ev li Rojhilatê navî rastî du sant hene. Santa aştî azadî demokrat xas ku Kurd nûneriya wê dikin bi taybetî bi zava rizgarî xaza Kurdistana mezin û sîstemê siyasî her çar parçeyên Kurdistanê o santa dî santaka ya dagîrkirinê ya kuştinê ya têkdana aramiya Rojhilatê navî ne nebtinê Rojhilatê navî belkul Bakurê Efrîqiya û dewletê Belqanê jî ku Tirkiye hikûmeta Tirkiye ya vêgavkê nûnerî û serkêşiya wê dike. Ber vê çendê ser Emerîka pêdiviya pêngavekê pavêjtin pêngava êkê ew Kurda bi giştî û taybetî pekeke ji lîsta terorê derbexîtin heta bi şêt pêngavê dijî pavêj. Dr. Kamiran yani di mesela terorê de eger em wê rastî deyîn berçavan ku Kurd yan YPG de Rojhilat Rojava bibûra hevkare mesela şerê terorê de û rolekî gelekî mezin hebûye û niha jî beşeke jî şerê terorê eger em wê bidêne layekî çima rewayê nedîn Tirkiya ku bûna şerê PKK û renga çalakiyên PKK di wan herî mehabin di Kurdistana Iraqê de. Zanî Tirkiye rastî jî bi vê eqeliyetê tiştekê zor seyr ket pêçewanê hemû yasayên navdewletî ye. Em dibînîn bi navê terorê Tirkiye mafî dete xwe nivêskar û roşenbîr û siyasetmedar û kesayetiyet Kurd Ewropa û Kurdistanê her cihekî bikujî. و ام دبینین تو واقع دا وصانین اجبر کو شی بجمته یک انسان کرد حتی نو که وکو تروریست کاری که تروری نکریه بونمونه مل گریلا مل امریکا و حکمت باشور کردستان و عراق ببو لکرکوک و لمیسله و لشنگاری و هجر روش آبای کردستانی بلا ام بیجین بلا ترکیه بید بلگه کی بید سر هنده کو مظلوم عبدی تروریست حتی کو حق هنده بدت خواه بچی ترور بکرد ترکیه دکتر کامران دم هند رید ما قال کی سپاس دکتر کامران برواری ما مسا لزانکویا دوک دگل ما بقول کی سپاس داتاین ریوبریا ساغلمیا پاریزگاه دوکی نشان دادن کو ریجا نخوشیا شرپنجه دناف خلکی ده بلند با کار بدست و تایبەتمەند دێن ji bo peyamberê dengê Amerîka kawa Umar axiftin dibêjin hewayê qirêjî û xwarina nesaxlam sedemên bilindbûna wê nexweşiyê ye. Nexweşiya penceşêrê li snorê parêzgeha Duhokê sal bo salê zêdetir dibe. Goreyî senterê taybetmend bi vê nexweşiyê ve ku di sala 2021 da û heya dawiya sala 2022 da
ڕێژا تۆژبۆیان زێدەتر بووە. 2022 که تقریبا من 1506 نخوش هاتن تومار کردن پارێزگاها دووەکێ سال 2022 دا 1430 کس هاتن تومار کردن اف ژمارە طبعا زیاده بوده و بلندترین ژمارە کل پارێزگاها دووەکێ هاتن تومار کردن. ئەف سەنتەرە چارەسەریە زۆربەی نەخۆشان دەکات بۆ تۆژبۆیên پەنجەشێرێنە هەرچەندە چارەسەری و دەرمانên wan li dermanxanên ehlî gelek biha giranin lê ta radekê baş ewan stoyê xwe ve girtîne. مشاكل المعدة مكهتي يعني والله بعد الشبكة جي مدينة علاجي ما وتجرح حمل بلاش بري باري بياخد تحول دس بيكي قلا جرامبي بس بشيهنجي الحمد لله باش بلاش. هۆکارên berbelavbûna vê nexweşiyê li Duhokê vedgerîte gelek egeran hebûna kalayên kêm kualitî êk ji sedema ye ku hawlatî tۆş bin. بازار پارێزگاها دووەکێ شێوەیەکی تایبەت و هەرێما کوردستانی و عێراقی بگشتی یێبوویە بازارێکی ژینگەهێکا گونجای بۆ فرۆتنا کەلوپەلێن کêm کوالîtî باشترین گرۆڤ سەرندێک و کەلوپەلێ خراپێت ناف کوردستانی داهی ناف پارێزگاها دووی داهی بلندیا rêjên tûjbûna şêrpencê. Her dîsan hebûna jîngeheka pîs ku gundê Kaşê dikevîte Rojavayê bajarê Duhokê bi dîratiya 22 kîlometran hebûna palawgehên neftê li vî gundî û derkirina dûkêleka metirsîdar bû ser bajarê Duhokê bûye sedema berbelavbûna gelek nexweşiyan yek li wan e nexweşiya penceşêrê. Bêhîneka gele dijwar çi tiştî bû mirovî nahêlê axleba rondekî çavên mirovî tê evî diyeka gele nexweş e kalîseyeka nexweş e serê me hatî ava çend cara dengê xwe gehîn madê gehdekêrê çû evêtî na nîne tiştê wasa feyde nakin ne mande şexsin evcekîne mirov nizan destê wan dirêj bêt evî nizala camêrekîne. Penceşêr êk ji ewan nexweşiya ye ku gelek caran metirsiyê li ser giyanê hawlatiyan durist ketin û bîte egerê giyan li destdanê lê jîngeheka pak û xwarneka tendurist mirovî gelek caran dor diket ji vê nexweşiyê. Kawa Emer Dengê Emerîka Duhok. زیادبوونی ژمارەی سەگی بەرەڵا یان بکرمانجی دژنی سین بەردای لە شاری هەولێر لەم ساڵانە لە ساڵی دواییدا بۆتەوە کێشەیەک ڕێکخراوێک مەزەندەی کردووە کە نزیکەی 300,000 سەگی بەرەڵا لە سەرەسەری هەرێمی کوردستان هەن. بەشێک لە نوێشکەرانی هەولێر دەڵێن کاتێ دەشنە مزگەوتەکان بەیانی زوو بەرەو ڕووی هێرشی سەگ دەبن. پامری دەنگی ئەمریکا لە هەولێر ئەحمەد زێباری ئەم ڕاپۆرتەی نردووە. کاتی نوێژی بەیانیە و مامۆستا فازێل بەرەو مزگەوت دەچێت. بەڵام هەموو جارێک پێویستە دارێک لەگەڵ خۆیدا ببات تا بەرگری لە خۆی بکات و نەهێڵێت سەگی بەرەڵا پەلاماری بدەن. سبەینان کە دەچینە نوێژی بەیانی بەڕاستی دەبی ئەمە بە سەعدادی خۆمان دەبی دارێک هەگرین بۆی کە دیفاع پێ لە خۆمان بکەین چکە زۆر جار لە بۆمان هاتینە چەند کەس لەو گەڕەکەیمە سەگ لە بۆی هاتیە و پەلاماری داوە. زۆرن ئەو کەسانەی کاتێک دەچنە مزگەوت داریان پێیە چونکە چەندین جار سەگ پەلاماری داون. ئەم پیاوە یەکێکە لەو کەسانەی کە سەگی بەرەڵا هێرشی بۆ هێناوە و پەلاماری داوە. من بەخۆم شخصی خۆمەخوای ئەو گۆپارە ئەوم پێەیە سبەینا کە دێم لەو زەماعاتێ یعنی بەڕاستی زۆر لە خۆ بەترسم هەتا لێرانەش ئەلێرە هاتم لەزار چی مزگەفتەی ومە لێرانە وشی هاتمەوێن دەر بەخۆ سەی زۆر لێبوون ئێرانە وەڵامیش پشتم کردەوە لێ وەڵا هەر ئەوەن دەمزانی یەک هات ئێرە گرتم وەڵا کە گرتمی بریداری نەکردم ئەلحەقا بەس بەڕاستی یعنی وەشی برەی تاسام چکە لە هیکرا بوو کە گرتمی بەڕاستی ئەمە بێزار کردین. سەگی بەرەڵا بەڕێژەیەکی بەرچاو لە نێو کۆڵان و پێش دەرگای ماڵانی چەندین گەڕێکی شاری هەولێردا بڵاو بوونەتەوە. دەتوانین دیفاعی خۆمان تا عەدەشی پێ بکەین چی بکەین دێ ناسا دەبێ نوێژەی خۆ نوێژەکەمان ناچوێنین
بەپێی ئاماری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر تەنها لە مانگی 3 ئەم ساڵدا 78 حاڵەتی پەلاماردان و گەستنی سەگ تۆمارکراون. یەکیشیان لە قوشتەپەیە، ئەنی هەریەک لەوانە بەلایەنەکەمەوە کاربەدەستانی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی بواری ژینگەی دەڵێن 22 زەوی بۆ کۆکردنەوەی سەگی بەرەڵا تەرخان کراوە و کارەکانی دروستکردنی شێڵتەر و شوێنی مانەوەی سەگی بەرەڵا لە قۆناغی کۆتاییدایە. بۆ نەگەر گرفتێک بۆ منە پێویستمان بە ڤێتەرنەرێکە سەگێکی بریندار بوونەوەکانمان بەردەوامە بۆ ئەوەی ڕێگە چارەسەرێکی گونجاوتر بدۆزینەوە کە تا ئێستا ئەو ڕێگە چارانێک کە دیاریکراون لەلایەن پارێزگار و تیمەکانەوە دروستکردنی شەڵتەرێکە تەلبەندکردنیانە بۆ ئەوەی ڤێتەرنەر دابین ئامادە بێتن لەوێندەر. مامۆستا فازڵ پێی وایە بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بەرەڵا تەنها یەک کوبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی پێویستە. بڕیاری نهایی لای ئەنجومەنی وەزیرانە. ئەنجومەنی وەزیران بێک کۆبوونەوە بڕیار بدە برێکاکە ئەوە پارەم تەرخان کرد هەم لۆ بەیتەریە کە دکتۆرەکان ئامادە بن هەم لۆ سیارە دەبی سیارەی زۆر تەرخان بکەن لەوەی کە سەگەکان کۆ بکەنەوە. بەپێی ئامارێکی پارتی سەوزی کوردستان کە لە بواری ژینگەیدا کار دەکەن ڕای دەگەێنن زیاتر لە 300,000 سەگی بێلانە لە هەرێمی کوردستاندا هەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. لا چێشخانەی مزگەوتێکی شاری سلێمانی خواردنێکی زۆر دروست دەکرێت بەشێک بۆ هەژار و ئەو ڕێبوارانەی کە دێنە مزگەوت و نانەخۆن و بەشێکیش بۆ ئەو خێزانە ئامادە دەکرێت کە کەم دەرامەتن. پامەری دەنگی ئەمریکا سنوورکەریم لە شاری سلێمانی چووەوێندرێ و ئەم ڕاپۆرتەی بۆی مەی ناردووە. خەریکی ئامادەکارین بۆ خوانی ئێوارە. ئەمە ئامادەکردنی خوانی بەربانگە لە یەکێک لە مزگەوتەکانی سلێمانی بە ناوی مزگەوتی خانەقا. خواردنەکان پێگەشتون و کات نزیک دەبێتەوە لە بەربانگ و دەست دەکەن بە تێکردنی خواردنەکان کە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت ئامادە کراوە. ڕۆژانی ڕەمەزان سەعات 9 هەتا بانگی ئێوارە با بڵین لێرە ئیش ئەەکەین. کاتی خواردن تەوسیعکردنەکەش ئادەن دوای نوێش ئێمە لێرەوە خواردنەکان تەوزیعەکەین ئەینە دەست خەڵکەکە هەستێکی خۆشمانەیە وچکە ئەمە مادەم شتەکە بۆ ئەڵاژیانە تەعام بەرەکەتی تێکەوێ هەم لە ڕویژدانی شو ئێمە مرتاحین ڕۆژانە بەڕاستی. سەرپەرشتیارانی ئەم خواردنگەیە ئاماژە بۆ دەکەن ڕۆژانە خواردنی 500 کەس ئامادە دەکەن کە بەشێکی بۆ میوانانی مزگەوتەکەیە و بەشەکەی تریشیان دەنێردرێتە ماڵی کەسانی هەژار و کەم دەرامەت. لە بیدایەتی ڕەمەزانەوە تاکو تقریبا 20 ڕەمەزان بۆ 500 نەفەر 520 نەفەر 550 نەفەر لە دوای ئەوە ئەڕوات بۆ کۆتایی ڕەمەزان ئەڕاتە 700. ئێمە خواردن لێرە هەژار و نەدار و فەقیر و هەموو ئاینەکان لێرە نانەخۆن یعنی خۆم ئەیان ناسم خەڵکم بینیوە یعنی غیر ئاینی ئیسلام ڕێزیشی لێ گیراوە نانی خواردووە و کۆمەڵێکمان هەیە کە سەفەری ئەین ناین بە هەموو کەسێت چکە ئێمە ئینەکەمان مەحدودە بۆی کۆنتڕۆل لەژێ کۆنتڕۆل دەرنەچێ خواردنەکەمان. لە دەرەوەی چێشتخانەکە میوانانی خواردنگەکە دوای سەرەگرتن یەک دەچنە ژوورەوە و خواردنەکانیان وەردەگرن دواتر لەسەر ئەو مێزانەی بۆیان دابین کراوە دەست دەکەن بە خوانی ئێوارەیان. نیوادار هەموو کەس شاو لەمە کاتوتر دەچێتی مزگەوتێکی ئاوا بڵین مزگەوتی خانەقام زۆر دەنجی شاو هەستم بکارە ئەتر هیچ کەس برسی نابێت هەموو وارێک ژەم بەربانکەنەوانی و ئاوا بۆ شوازێکی بەڕێپێکی جوانی و خەڵنانی خۆی خاڵ و بەڕێپێکی و ئەتر فەقیریش زۆرە بەڕاستی هەموو وارێ خەڵک ئاوا هەموو وارێ ئاوا قەرباڵخە. لەم چێشتخانەیە جیاوازی ئاینی و نەتەوەی و زمانەوانی ڕەچاو ناکرێت و مەسیحی و یەزیدی و باوەڕە جیاوازەکانی ژنان دەخۆن. ئەمە بەدەر لەوەی بەشێکی زۆریان ئەو ڕێبوارانن کە لە وڵاتانی ترەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و لێرە کار دەکەن. میتونم بگم هر روز میام اینجا و هەموو ڕۆژێک من ئێمە ئێرە لێرە نانی ئێوارە ئەخۆم سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەم کە لێرن بە شێوازێکی زۆر باش خواردنی پاک و تازە ئامادە ئەکەن با گوشت تازه و غیره. ئامادەکردنی خواردن لە مزگەوتی خانەقای مەولانە خالید چەند ساڵێکە بۆتە کەلتور و لە ڕەمەزاناندا وەک کارێکی خێری خزمەت بە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکرێت. تێچووەکەشی
لەلایەن کەسانی خێرخوازەوە دابین دەکرێت. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. البته شتی جوانی و حوالی و و خیره کل و مزگفتی لوی تشخانه سلمانی تکرن او کوجی دری پاره کوتی دادن جبو کو دمها رمضان دا اف خواردن بدرس کرن نه دیار کرن. البته شتی جوان و پیروزه به ویاده من خوش حتی صبحی ما دیسا جوانا دگل برنامه کدیا کرد کونکشن حتی ویدمی هر شاد و بختور بنو خدا حافظ.